پاش ڕوبەڕووبوونەوەکانی چەند ڕۆژی ڕابردووی نێوان هێزەکانی پێشمەرگە و حەشتی شعبی لە قەزای دۆسخورمات و بۆ هێورکردنەوەی بارودۆخی ئەمنی قەزاکە جارێکی دیکە ڕێکەوتنێک بە نێوەنگیری ئێران لە نێوان ئەو دوو هێزەدا واژۆکرا. شاندەکەی کورد پێگاتبوون لە نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و ئاسە و مامەند ئەندامی مەکتەبی سیاسی و عەدنانی حەمەیمینە ئەندامی سەرکردایەتی یەکێتی و عەبدوڵڵا بۆر فەرماندەی هێزەکانی پێشمەرگە لە دۆسخورمات و هاوکات. شاندەکەی حەشتی شعبی پێگاتبوون لە هادی عەمری سەرۆکی ڕێکخراوی بەدر و چەند بەرپرسێکی حەشتی شعبی هاوکات داوشەوی کۆبوونەوەکانی ڕابردوو کۆبوونەوەکە بە نێوەنگیری ئاغای ئیقبالی بەرپرسی پەیوەندەکانی ئێران و یەکێتی بەڕێوەچوو. لە کۆنفرانسێکی هەواڵیدا عەدنانی حەمەیمینە ئەندامی سەرکردایەتی یەکێتی ئاماژەی بەوە کرد ڕێکەوتون لەسەرەوەی کە دەبێ هێزەکانی پێشمەرگە و حەشتی شعبی لە دۆسخورمات و بچنە دەرەوە تەنها پۆلیس و ئاسایش لە شارەکەدا بمێننەوە. قەراردرا هەرچی هێزێ لە ناو دۆسخورمات و بکشێتەوە و ئەمنیەت و ئاسایش بێتە دەست ئاسایش شەر دەست پۆلیس و ئاسایشی شارەکە و تا ئەو کاتەی پۆلیس نیسابی تەواو ئەبێ ئامادە ئەکرێن هێزێکی مشتەرەک لە هەردوو لامان دروست بکرێت لە دەرەوەی ئێرەبیە دۆسخورمات و بهێنین بۆ ئەوەی بتوانین زاڵ بینە سەر ئەو کێشانە. ئەوکات نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و سەرۆکی شاندی کورد ڕایگەیاند هیوادارن لێرە بە دوای باردۆخی قەزای دۆسخورمات و بگەڕێتەوە دۆخی یاسایی جارانی وا کۆتایی بە ناوکۆکیەکان بهێنرێت. ئەمە هەڵێکی گەورەیە بۆ هەمووان لە قەزای دۆسخورمات و بۆ بەرقەرارکردنی ئاسایش و ئارامی لە شارۆچکەکەدا و هەروەها گەڕانەوەی برایەتی و پێکەوە ژیانی سەرجەم پێکهاتەکانی دۆسخورمات و بۆ پێش ڕووداوەکان. لای خۆشیەوە هادی عامیری ئەمینداری گشتی ڕێکخراوی بەدر و یەکێک لە فەرماندەکانی حەشتی شعبی ڕایگەیاند بۆ پاراستنی قەزاکە ژوورێکی عەمەلیات دروست دەکەن کە پێک دێت لە نوێنەرانی پێشمەرگە و حەشتی شعبی و نوێنەرانی هۆزە عەشایرەکان و پۆلیس. نحن لدينا الثقة العالية. ئێمە باوەڕێکی تەواومان بە برایانی پێشمەرگە و حەشتی شعبی هەیە کە بەرپرسیارانە مامەڵە دەکەن. هەموو هەوڵێکیان دەخەنە گەڕ بۆ بەرقەرارکردنی ئارامی و پاراستنی ئاسایشی سەرجەم پێکهاتەکان لە قەزای دۆسخورماتوودا. ئێمە لێرەدا ئەوە دووپات دەکەینەوە کە پاراستنی ئاسایشی کورد بەبێ تورکمان و عەرەب نابێت و پاراستنی ئاسایشی تورکمانیش بەبێ کورد و عەرەب نابێت. ڕێکەوتنەکەی نێوان پێشمەرگە و حەشتی شعبی لە کاتێکدایە دوای تێپەڕبوونی 7 مانگ بەسەر ئاگربەستەکەی کۆتایی ساڵی ڕابردوو نێوان هێزەکانی پێشمەرگە و حەشتی شعبیدا ڕۆژی شەممە جارێکی دیکە شەڕ و پێکدادان لە نێوان ئەو دوو هێزادا دەستی پێکردەوە و بەهۆیەوە دە پێشمەرگە و هاوڵاتی کورد شەهید بوون و زیاتر لە 25 چەکداری حەشتی شعبیش کوژران. بەرەم ساڵە NRT